باشترین چارەسەر بۆ گەلی کورد بۆ هەر گیر و گرفتێک خۆشی نەخۆشی بۆ گەلی کورد ئەویش چارەسەری یەکگرتنە و دووەمین بەستنی کۆنگرەیەکی نەتەوەیی دوور لە حزبیاتی دوور لە شخصیەتی حزبیاتی دوور لە هەستی لێکدابڕان گرنگترین چارەسەر بۆ گەلی کورد کۆنگرەیە بۆ ئەوەی هەر گیر و گرفتێک بۆ گەلی کورد بێتە پێشەوە ئەم کۆنگرەیە ئەم سەرکردانەی ناو کۆنگرەیە دەتوانن بڕیار بدەن بۆ گەلی کورد و بە یەکگرتنی گەلی کورد بە کۆنگرەدا دەتوانن سەر بکانن بۆ هەموو گیر و گرفتێکی گەلی کورد لە هەر چوار پارچەی کوردستان بەداخەوە پێش چەند ساڵێک هەولێکی زۆر درا بۆ ئەوەی کۆنگرەیەکی نەتەوەیی ببەسترێت بۆ گەلی کورد بەڵام بەداخەوە تاکو ئێستا بێ هۆکار بێ ڕاگەاندنێکە بۆچی نەکرایە داواکارین لە حزبەکان داواکارین لە سەرکرداتی گەلی کورد کە ئەم کۆنگرەیە ببەستێ کە دڵخۆشکەرە بۆ گەلی کورد بۆ پێکەوە ژیان و ئاشتەوەی هەر چوار پارچەی کوردستان باشترین چارەسەریش بۆ گەلی کورد هەر کۆنگرەیە و باشترین چارەسەر هەر ئەوە گەر سەرکرداتی گەلی کورد یەکگرتوو بێن بە هەموو لایەکەوە بە هەموو حزبەکانەوە بە هەموو ڕەنگەکانەوە ئەمە تابعاً دەبیتە دەرفەتێک بۆ ئەوەی بتوانین ئەم ئازارانە دووبارە نەبنەوە ئەم ماڵوێرانیە دووبارە نەبیتەوە ئەم کوشتن و شەهید بوون و بریندار بوونی هەزاران خەڵکی گەلی کورد کە لە هەموو پارچەکانی کوردستان بریندار و شەهید دەبن ئەم دووبارە نەبێتەوە دیارە ئەو هەڵومەرزی ئێستا بەسەر ڕۆژاوای کوردستان داهاتووە و ئەو دۆخە نەخوازاوی کە ئێستا تۆ شەڕ و دووچاری دۆخێکی نەخوازراوە تۆ خەڵکەکەی لەژێر خەڵ و عام و قەت و عامی زڵم و ستەمدانە و قەت و عام دەکرێن و ئەو دەبینینەوە هەماهەنگە چێشکە و هەماهەنگی و هاوسۆزێکەوە لە هەر چوار پارچەی کوردستان بۆ ڕۆژئاوا و دۆزی کورد هەیە و حتا لایەن ئیقلیمی نێودەوڵەتیەکانیش لەسەر ئێستا لەسەر دۆزی کورد لە دۆخێکی یەکجار باشدان و هەماهەنگێکی باشێ و هاوسۆزێکی باس بۆ میلەتی کورد هەیە لە هەموو دنیاداوە لە ناوخۆی کوردستانیشدا دیارە پێویستە ئەو هەماهەنگی و هاوسۆزیە بکرێتە دەرفەتێک بۆ ئەوەی زیاتر گەلی کورد لە یەکتر نزیک ببێتەوە و زیاتر کار و هەماهەنگی لەگەڵ یەکتر بکات و بیر لە خۆڕێخستنەوەی نێوماڵی کورد بکرێتەوە بۆ ئەوەی بەرەو ئامانجا باڵا و نیشتمانەکانەوەی کە دەوڵەتی گەورەی کوردستان نەک تەنها دەوڵەتی پارچەیەک لە پارچەکانی کوردستان بۆیە پێویستە لە ئێستادا کورد و هێزە سیاسەکانی کوردستان زیاتر بیر لە بەرژەوەندی باڵەکانی گەلەکەمان بکەنەوە بیر لە بەرژەوەندی تایبەت و حیزبیەکان وەلا بنێن بیر لە بەستنی کۆنگرەی نەتەوەیی کورد بکەنەوە چونکە ئەوە دەمانگەێنێت ئامانجا باڵەکان یعنی پێویستە ئیدیەمە چۆن دنیا لە سەرمان ئێستا تا عەرادەیەک ئەگەر زۆرێک لە زۆرەکان پشتیان تێکردین بەڵام لە هەمان کاتدا هەمانجێکی گرنگتری شەیەکەوە لە سەرمان بەجوابن بۆیە پێویستم بە خۆمان لەسەر خۆمان وەجواب بین هێز و لایەنە سیاسیەکان زیاتر و باڵاتر بێنە پێشەوە بیر لە کۆنگرەی نەتەوەیی بەستن و لەوێدا دید و استراتیژی و دید و سازن و بەرنامەی نەتەوەیی هەر چوار پارچەی کوردستان لێک نزیک بکەنەوە دەوڵەت و پایەکانی دەوڵەتی کوردی دروست بکەن و زیاتر لە یەکتر نزیک بوونەوە کار بکەن بۆ گەیاندنی دۆزی ڕەوای گەلەکەمان بە ئامانجە باڵان و تەوەکان هۆیکە چەندین ساڵە لە پێناویدا خەبات دەکەین و پێویستیشە دەکا دووبارە و سێبارەش عنی پند لە مێژوو وەربگرینەوە بەڕاستی بەسە تاکەنجی ئێمە هەر بیر لە خۆخۆری و لە ناوبردنی یەکتری بکەینەوە دەبێمە زیاتر بیرمان لە ئایندە بێتن ئایندە لە بەرچاو بگرین گەلی خۆمان لە بەرچاوان بێ کە چۆن تورک بە دوژمن تەماشامان دەکە هەر هەمان کورد بە یەک چاو تەماشا دەکەن نەک ئەوەی کەەوە پارچێک لە پارچەکانی دیکە خۆشەویستتر بێن لە عەزیزتر بێ کورد بۆ تورک و بۆ هەموو داگیرکەران یەک شتە چ کوردی باکوور بێت چ کوردی ڕۆژئاوا بێت چ کوردی ڕۆژهەڵات بێت جا بۆی پێویستە کە لە ئێستادا ئەو هەماهەنگە هەیە ئەو هاوسۆزیە لە نێوان هاو نیشتیمانیان و هاوڵاتیانی هەر چوار پارچەی کوردستان هەیە تەواوی هێز و لایەنە سیاسیەکان بێنێتە گۆ سەرمێزی گفتوگۆ و بگەن بەڕێکەوتنێکی کۆتایی بۆ بەستنی کۆنگرەی نەتەوەیی کوردی بۆ ئەوەی پایە و ئامانجەکانی دەوڵەتی کوردی بنیاد بنین و ئێمەش وەکو گەلان و وەکو مافێکی ڕەوای خۆمان بگەین بە ئامانجینەی 100 ساڵەکانمان کە دەوڵەتی کوردی و لە سایدا بەعسینەوە خۆشگران و دادپەروەر